ئەکبەری حاجی ڕۆستەم چۆن و بۆچی کوژرا گومان دەکرێت کوژرانەکەی تەسفیەی سیاسی سنووری سلێمانی بێت. دەستگامنیەکان قسە ناکەن و شانە و کاتی کوژرانەکەی گومان زۆر هەڵدەگرێت. دوو شەوی ڕابردوو کەسایەتی دیاری گەرمیان ئەکبەری حاجی ڕۆستەم کە یەکێک لە کەسە دیارەکانی پشتیوانی پارتی لەو سنوورە بوو کوژرا. ئەکبەری حاجی ڕۆستەم مامی مەسعود حەیدەری ڕاوێژکاری بارزانی و بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقا، ئەو کە خاوەنی 4 ژن و منداڵێکی زۆرە کەسێکی کۆمەڵایەتی و پێگەیەکی دیاری هەبوو. ڕووداوەکە هێشتا ناڕوون و ئاڵۆزە دەوترێت ئەو کاتێ ئەکبەری حاجی ڕۆستەم چۆتە گوندەکەی خۆیان لە سنووری کفری بە ناوی ئومەربل لەوێ لە ناو باخەکەیدا بووە، بەڵام درەنگانێکی شەو لە دوای کاتژمێر 9 شەوەوە تەرمەکەی دۆزراوەتەوە. سەرچاوە ئەمنیەکان دەڵێت لە دواوە بە دەمانچەیەک گولێک نراوە بەسەری ئەکبەری حاجی ڕۆستەمە و کوژراوە و بکوژەکە تا ئێستاش نادیارە و هەڵاتووە. بەپێی قسەی سەرچاوەکە کەسێکی گومان لێکراو لە گوندەکەوە بە ئۆتۆمبیل دەرچووە بەرەو ناوچەکانی عێراق، بەڵام هێشتا دەستگا ئەمنیەکان ڕوونکردنەوەیان نەداوە. بەهۆی ئەوەی کەسایەتیەکی دیاری ناو پارتیە گومان زۆرن لە کوژرانی ئەکبەری حاجی ڕۆستەم تەسفیەی سیاسی هەبوو بێت. هەر بۆیە چاوەڕە دەکرێت پارتی لە سنووری گەرمیان بە فەرمی داوای ڕوونکردنەوە لە دەستگا ئەمنیەکان بکەن، چونکە کەسوکارەکەشی دەڵێن هیچ گرفت و کێشەیەکی خێزانی و کۆمەڵایەتیان نەبووە.